کاکە عفومان بکەن من ئێوەم زۆر ڕاگرت بەڵام چاوەڕێی کۆمیسیۆن بووم بڕیاروا بوو هەندێک نەتائیجی سەرەتایی ئەعلان بکرێتن بەس دیارە تۆزێک تەخیرتر دەبێت بۆ ئەم ئێوارەیە بەخێر بێن هەمووتان هەر وەکو ئاگادارن لە ڕۆژی 39 پرۆسەیەکی سەرکەوتووی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەم پرۆسەیە بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی ڕێکوپێک لە هەموو هەرێمی کوردستان بەڕێوە چوو کە جێی خۆشحاڵی هەم گەلی کوردستان و هەم کۆمەڵگای نێودەوڵەتیش بوو کە لە هەموو لایەکەوە پیرۆزبایی لە پرۆسەی بەسەرکەوتنی ئەم پرۆسەیە کرا من لێرەوە سوپاسی هەموو گەلی کوردستان دەکەم سوپاسی لایەنە سیاسیەکانیش دەکەم کە هەموو لایەک هەوڵیاندا بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی دیموکراسی دوور لە دروستکردنی هیچ مشکلەیەک ئەم پرۆسەیە بەڕێوە چوو بە تەکید ممکنە کۆمیسیۆن لە نزیکترین کاتدا هیوادارم نەتیجەی ئەوەلی ئەعلان بکاتن سەرەتایی بۆ ئەم پرۆسەیە طبیعی ئەمە یەکەمیان ئەم سەرکەوتنی ئەم پرۆسەیە سەرکەوتنی گەلی کوردستانە سەرکەوتنی پرۆسەیەکی دیموکراسیە کە گەلی ئێمە چەندین ساڵە بڕیاری لەسەرداوە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان و ئێمە هیوادارین لە داهاتووشدا هەمیشە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی دیموکراسیانە لە وڵاتی ئێمەدا بەڕێوە بچێتن زۆر گرنگە نەتیجەکان هەر چۆنێک بێن ئەوەی کە یەکجار زۆر گرنگە و پێویستە هەموو دەستگە ئەمنیەکان بەڵام بە تایبەتی هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان لە بەرچاویان بێ ئەوەیە کە باری سەقامگیری و تێکدانی ئەمن و ئاسایشی خەڵک ئەمە دەبێت لە بەرچاویان بێ و شتێکی زۆر زۆر ناشرینە کە شتێکی وا دەکرێتن بە هەر نەوعێک دەست بە تەقەکردن دەکەن تەقەی خۆشی بە حساب ئەوە تەقەی خۆشی نییە بەڕاستی ئەوە نزاهیرەیەکی حتا بڵی ناشرینە لە وڵاتی ئێمە هیوادارم و داوا دەکەم لێرەوە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن کە ئارامی و سەقامگیری و شێوی خەڵک بە هیچ شێوەیەک تێک نەدەن نەتکە نەتایجەکان ئەعلان دەکرێت بە هەر شێوەیەک بێ سەرکەوتنی ئەم پرۆسەیە وەکو عەرزم کردن سەرکەوتنی هەموو گەلی کوردستانە بەخێر کۆکسەفین ئاکار فارسم لە کەناڵی سپێدە کاک نەجیروان دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەم لەسەر پرسی سەرۆ کۆمار دیارە لە بەغدا بوون و پرسی سەرۆ کۆمار نێوانی لایەنە سیاسەکانی ئالۆز کردووە نەگڕێکی خستەوە بە تایبەت نێوانی یەکێتی و پارتی تێبینێک هەبوو لەسەر پۆست سەرۆ کۆمار ئێوە زۆر پێوەست سەرقاڵ بوون لە کاتێکدا پێشتر هەردوو لایەنە سیاسەکە زۆر نوکتەتان لەسەر سەرۆ کۆمار بەڵام بۆ شەڕیە پۆستەتان کرد ئەمە یەکێکیانەوەی تر لەسەر شەڕی پۆستمان کرد بەڵێ باز دەکەن پرسیاری دووەمیش لەسەر پێکەرانی حکوومەتی هەرێم پێکاتەکەی چۆن دەبێ ینی نابێتەوە دوو ئیدارەی لە کوردستان زۆر سپاس خۆی چوونی ئێمە بۆ بەغدا حقیقەت ڕاستیەکەی ئەوەیە بۆ شەڕکردن وەیان کۆکردنەوەی دەنگ نەبوو بۆ ئەو پۆستە چوونی ئێمە بۆ بەغدا بۆ ئەوە بۆ ئێمە هەموو هەوڵێک بدەین یەکێتی ڕیزەکانی کورد بپارێزین جارێ بۆ من لەوە دەست پێ بکەم ئەم پۆستە پۆستی سەرۆک کۆمار ئیستیحقاقی گەلی کوردستانە هیچ لایەنێک نییە نەهی یەکێتیە نەهی پارتیە نەهی هیچ لایەنێکە و بە بۆچوونی ئێمە وەکو پارتی با بڵێم ئەوە بووە کە ئەم پرسە پێویستە لە ناو کوتلە کوردستانیەکانی ناو پەرلەمانی عێراقدا یەکلا بکرێتەوە ئێمە ئەو مێکانیزمەمان پێخۆش بوو ئەو مێکانیزمە جێبەجێ و هۆیەکەشی زۆر بەسیتە با من پێتان بڵێم بۆ ئەمە پێش ئێستا لە دەورەکانی تریش ئەمە کراوە یعنی لە دەورەکەی لە پێش ئەمە حتا لە بینی دوو کاندید کە لە برادرانی یەکێتی بوو کێشە دروست بوو و لە ناوخۆ لە بە دەنگدان لە ناو
کوتلە کوردستانیەکان یەکلا کراوەوە ئەوەی کە زۆر جێی نیگەرانیە بەنسبەت ئێمە ئەمە دەستپێکردنێکی خەتەرناکە و خەتەرەکەشی لەوەدایە جارێ ئەم پۆستە خارجی ئیرادەی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستان خەڵکی تر دەنگی بۆ بدەن ئەمەیە جێی نیگەرانی ئەمە گەرنە پۆستی چ حاڵش ئێمە کەی محتەمین بەوەی کە احترامم بۆ ئەو شوێنە وەکو خۆت گوتت ئێمە نوکتەمان لەسەری دەگوت باڕۆکەم ئێستاش پێمار ئەوەیە هیچ ئیزافە نەبووە لە ئەوەی ئێمە بەڵام ئێمە داوامان کردووە مێکانیزماندانەوە بۆ ئەو ئیشە داوامان کردووە یەکەم ئەگەر ئەمە کێشەیە لە بینی هێزە سیاسیەکانی کوردستان با کوتلە کوردستانیەکان یەک دابنیشن و ئەمانە خۆیان یەکێک هەڵبژێرن ئەمە ڕێگەی دروست بوو تەسەوری خۆتان بکەن چەند ساڵێکی تر 4 ساڵی تر 8 ساڵی تر کابرایەکی تر خۆی تەرشیح دەکا لە دەرەوە کابرا کوردە بەڵام هیچ ڕەبتێکیشی بە هەرێمی کوردستانەوە نییە ئەمەی کە برادرانی یەکەتی کردیان بۆ ئایندەی وەزعی کوردستان خەتەرە نەبوو ئەوەی پارتی داوای پۆستی نەکردووە کەرامکەن ئەگەر ئێمە با من سەراحەت تر بۆ قسە بکەم ئەگەر ئێمە داوای پۆستمان بکردبووە هەرچی لایەنی سیاسیە لە عێراق بە وڵاتانیشەوە داوایان دەکرد من خۆم تەرشیح کەم و هیچ منافسەش نەدەبوو دەریش دەچوون بەبێ مشکیلە هیچ هەمووشیان داوایان کردووە کە من خۆم کاندید بکەم بۆ ئەوەی بۆ ئەو پۆستە نەمان کردووە چونکە مەوزوعەکە شەخسی نییە مەسەلە من نیم ئێمە ئەسلی مەسەلەکەمان پێ دروست نییە ئەسلی شێوەی هەڵبژاردننی سەر و کومارمان پێغەڵەتە لە خارجی ئیرادەی کوردی خەڵکێک بێن دەنگ بە ئەو شیعەکان توانیان بۆ خۆیان یەکلا بکەنەوە و کاندیدێکیان هەبوو ئێمەش پێمان ناشرین بوو بە دوو کاندید هەڵبژاردن بکرێ ئەمە لە لایەکی ترەوە ئێمە لەگەڵ برادرانی یەکەتی بەردەوام لە قسەکردندا بووین بۆ ئەوەی ئێمە یەک کاندید ئێمە هەموو مرۆنەتێکمان بۆ برادرانی یەکەتی نیشاندا هەموو مرۆنەتێک هەرچی ویستیان گوتمان ئێمە موافقین بەس بە شەرتێک بە یەک کاندیدەوە بچینە ناوەوە ئاخری خۆیان حتا هاتنە سەر ئەوەی کە داوایان لە ئێمە کرد کە ئێمە هەندێک لە پۆستەکانی هەرێمیشیان بدەینێ ئەویشمان گوتمان باشە مانەعمانیە بەس لە پێناو ئەوەی یەک ڕیزیەکە تێک نەچیتن و نەچێتە ناو ئەوەی کێ دەنگی زۆرترە و کێ دەنگی کەمترە چونکە بەڕێی ئێمە ئەوە لە مەسلحەتی کوردستان و لە مەسلحەتی هەرێم نییە و من دیسانەوە دەڵێم نیگەرانی ئێمە لێرەوە دەست پێ دەکاتن نەک لەوەی کە شەخصێک بووتە ئەمە مەسەلە ئەوە نییە پارتی شکستی هێناوە مقابلی یەکەتی هەموو گەلی کوردستان زەرەری کرد بەم ئیشەی کە تاکڕەوانە ئەنجام درا و زۆر بەداخەوە من پێم وایە ئەمە زۆر خراپ دەبێتن و دەستپێکردنێکی باشیش نابی بۆ کوردستان لەسەر دوو ئیدارەی کاکە کەس باسی دوو ئیدارەی ناکات لە هەرێمی کوردستان ئێمە قوارەیەکی دەستوریمان هەیە پێی دەڵێن هەرێمی کوردستان و لەم قوارە دەستوریەی کە ئێمە هەمانە وەکو هەرێمی کوردستان ئێمە بەردەوام دەبین بە تەکید احتیمالە شتەکان وەکو خۆی نەبن یعنی با من لێرەدا ڕاستتر بڵێم ئێمە هەڵبژاردنەکان ئەگەر سەیری بکەی هەموو ئەو مەحەتانەی کە ئێمە وەکو پارتی دەبوایە بڕیار بدەین هەمیشە لەگەڵ یەکێتی بە هاوبەشی هەموو شتەکانمان بڕیار لەسەرداوە 50-50 نەبووین قوبوڵمان کردووە 50-50 بین هەڵبژاردنەکانی کە لە هەرێمی کوردستان کراوە پێکەوە حکوومەتمان تەشکیل کردووە لە کاتێکدا کورسیەکانیان کەمتر بووە لە پارتی هەمیشە ئێمە وەکو یەک سەیری ئەم مەسەلانەمان کردووە ئێستا وا پێدەچی برادران زیاتر بەرەو ئەوە زۆرینە و کەمینە دەچن بە تەکید پارتیش لە حساباتی خۆی دیسانەوە دەڵێن بەراوردی ئەو حساباتانە دەکاتن و لەسەر ئەساسێکی نوێ ئەو تەعاملە لەگەڵ یەکێتی دەکات بەڵام دوو ئیدارەی مەوزوع نییە سەنگەر عەبدوڕەحمان لە تۆڕی میدیای ڕوودا و کاک نەچیروان زۆر باسەکرێت کە گفتوگەکانی ئێوە و یەکێتی چۆن بوو لەو چەند ڕۆژە هەر کەسە قسەیەکەم پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئەوە بزانین کە گفتوگەکان چی بوو مەرجی ئەوان چی بوو مەرجی ئێوە چی بوو ئەوان داوای چیان دەکرد ئێوە داوا چیتان دەکرێن گفتوگۆی ئێوە لەو چەند ڕۆژە لەگەڵ یەکێتی چی بوو ئەوە یەک دوو سەبارەت بە داواکاری ئەمریکا بۆ زوو پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چونتان چییە جگە لەوەش
باست کرد ینی پێکێنانی حکوومەت و بەشداری یەکێتی لە حکوومەت دوای ئەو کێشانی نێوان ئێوە چۆن دەبێ و ئێوە دەتانەوێت گۆڕان و لایەنەکانی دیکە بەشداری حکوومەت بکەن؟ بەنسبەت جۆرێ ئەولەویەتی یەکەمی ئێمە ئەوە بوو کە بە یەک کاندیدەوە بچینە ناو قاعی پەرلەمان نەک لە بەردەم بەداخەوە پەرلەمانتەرانی لایەنەکان ئێمە شەڕی ئەوە بکەین ئێمە ئەوە بۆ چوونی ئێمە بوەکو پارتی ئەمە مەبدە ئێمە ئەوەی کە پێمان گوتمان ئێوە دەتوانن ڕئیسی جێگیری سەرۆک وەزیران لە بەغدا وەزارەتێکی سیادی هەرچی ئەوانەی کە دەتوانێت ئێوە هەڵگرن مقابلی ئەوە 12 ساڵە ئەم پۆستە لە دەست یەکێتیە بۆ ئەم 4 ساڵە لە دەست پارتی بی ئێمەش مەبەسمان دیسانەوە دیفاع بووە لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بۆ پۆست نەبووە ئێمە هەوڵمانداوە بۆ ئەو مەبەستە بووە ئەمە وەکو گفتوگۆی کە هەمان بووە ئەوان لە نەتیجە لەسەر پێشنیارێک هاتن گوتیان ئەگەر ئێوە قبولی بکەن یعنی ئەوان ئەگەر ئێمە قبول بکەین لە هەرێمی کوردستاندا زیاتر مرونەتمان هەبێتن لە مەسەلەی پۆست بۆ ئەوان قبولی دەکەن ئێمە پێمان گوتن ڕازین لەسەر ئەوەش ئێمە ڕازی بووین لەسەر ئەوەش کە مرونەتی زیاتریشیان بدەینێ لە هەرێمی کوردستان ڕازی و پێشمان گوتن حاضرین ئیمزا دەکەین لە هەرێمی کوردستان نیشدا حتا لەسەر مەسەلەی سەرۆکایەتی باز کرا سەرۆکایەتی حکوومەت باز کرا ئێمە پێمان گوتن یەک ڕیزی کورد بەلای ئێمەوە لە پۆست و پایە گەلێک مهمترە یەکێتی هێزێکی ئەسۆسیە دەمانەوێ تعاملی لەگەڵ بکەین دەمانامانەوێ بینمان تێکچن ئەوە نییە یەکێتی سەرکەوت و پارتی شکستی هێنا ئەسڵەن وانە هێزی ئێمە قووەتی ئێمە لەو دەنگانەوە ئەوەی کە لەم هەڵبژاردنانە بە پارتی براوە ئەوەیە هێزی ئێمە ئەو پۆستە نییە کە هیچ دەست هەڵاتێکی نییە لە بەغدا و لەوێ دانراوە هێزی ئێمە لێرەیە سەنگی پارتیش لێرەیە نەک لەوەیە احتیفال بکەین بەوەی وڵڵا کێ لەوێ دەبێتە ڕئیس جمهوری ناوێ وڵڵاهی بەنسبەت ئێمەوە ئەوەندەش قیمەتی نییە ئەوەی کە بەنسبەت ئێمەوە مهم بوو ئەوەیە ئەو یەک ڕێزیە تێک نەچی کە بەداخەوە تێکیاندا هەموو مرونەتێکمان پیشاندان هەموو پۆستە و پایەکانی ئەوێمان پێمان گوتن با بۆ ئێوە بی لە کوردستانیش حاضرین هەرچی دەتانەوێت بتان دەینێ بەس یەک ڕێزی تێک نەدەن هەر تێکیاندا هیچ دەبێت خۆی تێکیان داوە ئێستاوان تێکیان داوە بەنسبەت ئێمە مەکتەبی سیاسی ئێمە وازەحە بەیانی دەرکردووە لەو ڕوویەوە بەنسبەت هەڵبژاردنەکان چلانێک بەشدار دەبێت ئێمە جۆرێ چاوەڕێی ئەوەین نەتائیجی فەرمی ئیعلان بکرێتن کە نەتیجەی فەرمی ئیعلان کرا ئەو وەختە ئێمە دەکەوینە دانوستاندن بۆ تەشکیلی حکوومەتی ئەوەندە و بە تەکید دەمانەوێت بە زووترین کات ئەو حکوومەتە تەشکیل ببی. تفضل. محمود من قناة الفلوجة دولة الرئيس. سؤالي من شقين لو سمحت لي جنابك بالوقت. السؤال الأول ما حدث في بغداد لترشيحكم السيد فؤاد حسين كان متوقعا هل هي كنتم تنتظرون ردة الفعل من بغداد لتثبتوا لشعب كردستان بأن الاستفتاء الذي حصل هو مطلب جماهيري لأن بغداد لا تقبل الديمقراطي أو من يرشحه هناك؟ والسؤال الثاني اسمح لي أسأل السؤال الثاني ولا تجيب لا تفضل. السؤال الثاني اليوم يعني 44 45 مقعد للديمقراطي الكردستاني يعطيكم الضوء الأخضر بتشكيل الحكومة بعد أن اختار الاتحاد الوطني بغداد ليشكل أو ليخرج عن الاتفاق باتجاه آخر باتجاه بغداد. شكرا جزيلا. عفوا. السؤال الثاني هل ما جرى يعني الاتحاد الوطني اختار بغداد دون العودة إلى الديمقراطي الكردستاني بمرشح الدكتور برهام صالح، هل هذا يعطي بأن الأحقية للديمقراطي الكردستاني بأن يشكل حكومة الإقليم التي تتشكل من 55 نائب زائد واحد يعني 56 نائب دون العودة إلى الاتحاد الوطني الكردستاني الذي اختار بغداد؟ شكرا. خوي بمن سؤالي دوهم جواب بدموا جهري إما مسألة بالنسبة إما بغداد پایتختی عراقه و اما زور بجدیش بشدارین و جهت اساسین لمساله پروسه سیاسی لعراق ده بالنسبه اما وكو حزب اما واضحه بالنسبه برادراني يعني يكيتي طبعا اوان خويان بريار اما همیشه پیمان گوتون ایوه هاوبشی ئێمە لە حکوومەتدا
ئێستا ئەوان خۆیان ڕێگەیەکی تریان هەڵبژاردووە ڕێگەی کە ئێستا برادرانی یەکێتی هەڵیان بژاردووە لەسەر استحقاقی انتخابی و زۆرینە و کەمی نەبووە دەنگدان بووە تەوافق نەبووە ئەو حەقە ئەچیت دەبێ بە هێزی یەکەمیش بدرێ لە کوردستان لەسەر پێکهاتنی حکوومەت ممکنە بەو مێکانیزمەی کە پێشتر حکوومەتی دروست دەکرد ئێستا بەو مێکانیزمە نەبێ بە مێکانیزمێکی تر حکوومەت تەشکیل بکاتن سوالی یەکەمیش سوالی یەکەم بەڵێ عەفوان ئەوەی چۆنەکە بەرهەم ساڵح بە سەرۆک کۆماری عێراق هەڵبژێردراوە نا من باوەڕ ناکەم من ئەسڵەن تەساور ناکەم مەوزوع ئەوە بیتن کە بەغدا دەیەوێ یعنی عقوبەی پارتی بدات لەسەر مەسەلەی خۆی ئێمە وازەحە ئێمە وەکو پارتی زۆر زەریبەمان داوە لە مەسەلەی دیفاعکردن لە مەسەلەی کوردووە بەردەوامیش دەبین لەسەر ئەو نەهجەی خۆمان بەڵام ئەگەر سوالەکە ئەوەیە یعنی بەغدا لایەکی اختیار کردووە نه بەغدا زۆر چاک دەزانێ زۆر باشیش تێدەگاتن بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان لەکوێیە بەغدا وازەح ئەوە تێدەگا دڵیان لەگەڵ هەر لایەک بێ عقلیان لە هەولێرە تێدەگەن لەوە و دەشزانن بڕیاری سیاسی لەکوێ باوەڕ ناکەم نەزانم تێدەگەن لەوە کاک نەچیروان من هەریات پەیامنێری گەلی کوردستان دەمێت دوو پرسیار بکەم بەڵام ئاراسی قسەکانم جیاوازترە یەکەمیان ئەوەیە بانگەشە و هەڵبژاردن و هەڵبژاردننی سەرۆک کۆمار کۆتایی پێهات لەمە دووە ئالیەتی کارکردنی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە چه ئاراسەک دەبێت بۆ یەکڕێزی و تەواهی نێوان لایەنی کورد ئەوەی دوونێ ڕۆی ئەمڕۆ بەرنامەچێ بۆ ئایندە چی بکەین پرسیاری دووەم دیارە لە کابینەی هەشتم حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بنکەفراوە بوو لە دوجار ماوە دوو هێزمانەوە بە کوردەکەی حکوومەتیان بەڕێوەبرد بۆ ئەم جارە پلان و بەرنامە ئەوەیە جارش دیکە بە هەمان نەفەس بنکەفراوەم بێ یان ئالیەتی دیکە هەیە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستانە خۆی ئێمە دەمانەوێ ئالیەتەکە بەو شێوەیە بێ نەتیجەی هەڵبژاردن با جارێ معلوم ببی بە شێوەیەکی ڕسمی و فەرمی کە من هیوادارم بە زووترین کات ئەوە ببێ دوای بە تەکید بە پێی سیاقاتی قانونی خۆی بەو شێوەیە کە هێزی یەکەم کە براوەی یەکەم ڕادەست پێردرێ بۆ ئەوەی حکوومەت تەشکیل بکاتن ئێمەش لە سەر ئەو پێشهاتانەی کە ئێستا هەیە بەڵام بە تەکید ئەوەی کە ڕوویدا تەسیر لە هەرێم دەکات یعنی ئەوەی وڵا نا لە هەرێم ئێمە وا دەکەین و بە کەیفی خۆمان لە بەغدا وا دەکەین و لە هەرێمیش دەبێت بە جیاوازبی نا من ئێمە ئیعادەی نەزەر لەو ئوسلوبە دەکەین ممکن نییە ئێمە بزەبت بەو شێوەیە ڕفتار بکەین ئەوەی کە پێشتر کردومانە بە تەکید بە شێوەیەکی تر دەبێت ئەوە شک لەوە دانیە بەڵام چۆن دەبێت ئێمە با جارێ نەتائیجەکان ئەعلان بکرێن دوای کاک نەچیروان ئامان ساڵحم لە کوردستان تیڤی پێشتر جەنابتان پرۆژەیەکی چاکسازیتان لە ئەنجومەنی وەزیران ئامادە کرد و دابتانە پەرلەمان بەڵام لە خولی چوارەی پەرلەمان پەسەند نەکرا من بە حکمی ئەوەی زۆر تەختی دانیشتەکانی پەرلەمانم کردووە زۆر باز لەوە دەکرا کە هەندێک لە لایەنە سیاسەکان پێشگیریان لەوە کردو نیان هێشتا بڕوات لە ئێستادا ناپەرلەمانەکانی پارتی لە خولی پێشوو دەیانگوت پارتی 100% لەگەڵ ئەو پرۆژەدایە دەیەوێت جێبەجێ بکرێت لە ئێستادا کە پارتی بێگومان زۆرینەیەکی زیاتری هێناوە زیاتر دەسەڵاتی دەبێت یاخۆ زیاتر لە پەرلەمان کاریگەری دەبێت بۆ ئەمە پارتی دیموکراتی کوردستان چەند هەوڵ دەدات پرسیارێکی تریشم دۆخی کەرکووک کە دۆخە زۆر نالەبارە خەڵک متمانەی بەهێزەکانی ئەوێ نەماوە دوێنێشە چوار تەقینەوە لە یەک کاتدا ڕوویانداوە خەڵک شەوان ناوێری بێتە دەرەوە ئەوانەی کە لەوێشم بە تایبەت کوردەکان یاخود تورکمانەکان یاخود سونەکان خۆیان بە هاوڵاتی هەرێمی کوردستان دەزانن ئێوەکو حکوومەتی هەرێم چی دەکەن دوا پرسیاریشم باسی تەقەی خۆشیت کرد لایەنە ئەمنیەکانتان چۆن ڕاستپاردەوە بۆ ئەوەی پێشگیری لەوە بکەن ئێمە تەقای بۆ مەسەلەی پرۆسەکە من دیسان دەڵێن با ئێمە چاوەڕێ بین بزانین بە شێوەیەکی فەرمی نەتیجەکان ئەعلان بکرێتن دوای ئەوە طبیعی مەسەلەی کەرکووک ئێمە نیگەرانین لە وەزعی باری ئەمنی کەرکووک و نیگەرانین لەو وەزعی کە هاتوتە پێشیش لەوێ و حەزیشمان دەکرد بە شێوەیەکی تربی بەڵام من پێم وە ئەو پرسیارە زیاتر دەبێت لە لەو لایەنە بکەی ئەوەی کە 16 ئۆکتۆبەریان کرد لە کەرکووک
ئێوەیە دەبێت پەرلەمان بۆ دابنیشێ دوایی تاکید دامی دەکەی ئێمە هەر پرۆسەیەکی چاکسازی هەر پرۆژەیەک بۆ چاکسازی ئێمە دامی دەکەین و پشتگیری دەکەین و دەشمانەوێ ئەو پرۆژەیەش وەکو هەموو پرۆژەکانی تر لە چوارچێوەی چاکسازی ئێمە بە تاکید هەوڵی بۆ دەدەین. کاگنیتیڤان من شەشوانیم لە وارتیبی لە حکوومەتی کابینەی هەشت بەردەوام حکوومەتی یاریێمی کوردستان دەیگۆ حکوومەتێکی گەورە و بنکە فراوان و فرە وەزارەت و فرە دەستەیە ئایا لەم حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی تەقەشوف دروست دەکەن لە هەمان کاتدا قسە هەیە حکوومەتی یاریێمی کوردستان دوو جێگری دەبی جەناب تیش ڕاستپێدراوی پارتی دەبی بۆ پێکەنانی حکوومەت دوو جێگرت دەبی ئایا ئەوە هەمووی معلومە. پرسیاری تر ئایا پرۆسەی سەرۆشی هەرێم کە دامەزراوی سەرۆکاتی هەرێم سەرکراوە یاخود ڕاگیراوە لەم کابینەی نوێی پەرلەمان یاخود حکوومەت ئایا ئەم پرسە نوێ دەکرێتەوە ئێوە زۆر پەلەتۆنە بۆ ئەو شتانە هەمووی جارێ یەکەم شت نەتیجە ئیعلان نەکراوە دوای ئەوە معلوم نییە جارێ هێشتا کەس ڕانەس پێدراوە بۆ ئەوەی تەکلیف بکرێتن حکوومەت تەشکیل بکرێت جا هێشتا ماوانە باش سیارێکش دەربارەی عراقان 370 میلیارد دینار ڕێکەوتنێک هەبوو لە نێوان ئێوە حکوومەتی عراق ئایا لە کابینەی نوێ ئەم ڕێکەوتنە بەردەوامی دەبێت یاخود سەر لە نوێ حکوومەتی یاریێمی کوردستان لەگەڵ عراق ڕێک دەکرێتەوە حتا ئێستا بەردەوامە و ئێمە هیوادارین بەردەوام بێت. شكرا جزيلا. اعترضتم على آلية انتخاب ڕحمەتان هەبوو لەسەر میکانیزمی هەڵبژاردننی بەرهەم ساڵح ئێوە چی دەکەن هەنگاوی داهاتوتان چییە ئایا هەر بەم شێوەیە دەمێنەوە هەموو خەڵک چاوەڕێ دەکە ئێوە چی دەکەن لە داهاتوودا ئێمە وەکو مووقفی خۆمە مووقفی ئێمە وەکو پارتی ئیعلانمان کردووە دوێنێ ئیعلانمان کردووە ئێمە ئەو ئالیەتەی کە بوو بە هەسوهۆی هەڵبژاردننی سەر و کۆمار احتراما هەر کەسێک بێ ئێمە ئەو ئالیەتەمان پێ ئەوەیە ئێمە پێمان وابوو بەو ئالیەتە نەدەبووە دکتۆر بەرهەمیش قبول بکاتن کە بچێتە ناو ئەو کێبڕکیە بەوەی کە بەو شێوەیە هەڵبژێ ئێمە پێمان وابوو نە برادرانی یەکێتی دەبووە ئەوە بکەن نە خودی کاک بەرهەمیش دەبووە ئەو ئالیەتە قبول بکات چونکە ئەو ئالیەتە خارجی ئیرادەی خەڵکی کوردستان بوو ئەو ئالیەتە ئێرادەی خارجی ئێرادەی خەڵکی کوردستان بوو یعنی ئێمە تەکیدی ئێمە لەسەر ئەو مەوزوعەیە لەسەر ئەوە نییە کێ ڕئیس جمهورە و کێ ڕئیس جمهور نییە خۆ هەمومان دەزانین کە کاک بەرهەم گەڕایەوە بۆ یەکێتی بەس بۆ ئەوە بوو کە تەرشیح بکرێت بۆ ئەو پۆستە هەموو ئەوە دەزانن ئێخۆ لەناو ئەو حزبە بوو دوایی حزبێکی تریشی دروست کرد لە وەفاداری خۆی نەبوو حزبی یەکەمی هەبوو نەهاو بۆ هاوپەیمانەتی هەبوو بە هیوای ئینشەڵڵا بۆ کوردستان هەیە من هێرش قادرم لێ ناڵی بەڕێ سەرۆکی حکوومەت دوو پرسیارمەیە پرسیاری یەکەم ئەوەیە کە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە نەتانەویست یەک ڕیزیەکە لە عراق تێک بچێت و دەتانیش بە یەک کاندید بەشداریکەن لە کاتێکدا یەکێتی سوور بوو لەسەر کاندیدەکەی خۆیان ئێوە بۆ کاندیدەکەتان چووە کێبڕچێکەوە ئایا مەبەستەوە بوو کە لە بەرامبەر دکتۆر بەرهەما بوو بۆ یە کاندیدەکەی خۆتان نات پرسیاری دووەم وای جوان ئەو پرسیار زۆر سپاس ئەو ئێنارتی بەڵێ ئێنارتیە هەمیشە پرسیارەکەمان باشە دووەم پرسیارم دەمەیە جەنابی سەرۆکی حکوومەت لەسەر هەڵبژاردنەکان دیکەم هەندێک لایەن وەکو نەوەی نوێ ڕەتی کردوێتەوە هەندێک زانیاری هەیە گۆڕان و یەکگرتو کۆمەڵ قسەیان لەگەڵ یەکا کردوانیش ئەنجامەکان ڕەتکەنەوە هیچ شتێکەیە وەکو حکوومەت یاریێمی کوردستان ئاگادار بن خۆی ئێمە بۆ ئەزانی ئێمە لەگەڵ یەکێتی لە دانوستاندن بووین لەو کاتە ئێمە لە دانوستاندن بووین لەگەڵ یەکێتی و هەموو لایەکیشمان خۆشحاڵ بووین بەوەی گەیشتوینەتە ڕێککەوتن لەگەڵ یەکێتی گەیشتوینەتە ڕێککەوتن و پێشنیاری یەکێتی کە هاتن پێشنیاریان ئەوە بوو کە ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە تەنها ڕێگەی بە ئێمەیان گوت ڕێگەی قبولکردنی ئێمە ئەوەیە لە هەرێمی کوردستاندا ئێوە لە مەسەلەی حکوومەت و سەرۆکایەتی حکوومەت مرونەت گوتمان ئێمە موافقین لەگەڵتان شتان دەوێت ئێمە حەوزرین موافقەتمان کرد بەس بۆ ئەوەی یەک ڕیزیەکە تێک نەچی و زۆریش خۆشحاڵ بووین ئەوەی کە ڕێککەوتنمان کردووە لەگەڵیان ڕێککەوت بووین بەڵام دوایی ئەوان بە شێوەیەکی تر بیان ئێمە لە شاشەی تەلەڤیزیۆن بینیمان کە دەنگدان دەستی پێکردووە چکە ڕێککەوتنی ئێمە بە شێوەیەک بوو کە بە یەک کاندید بڕۆین بۆ ناو ئەو هەڵبژاردنانە و ڕێککەوتنی ئێمە بەو شێوەیەش بوو کە ئێمە ڕێککەوت بووین خۆشحاڵ بووین بەوەی کە
و خەڵکی تریش لە بینی ئێمە هەبوو لەو نەک ئێمە تەنها نەبووین لەگەڵ یەکێتی خەڵکی تریشمان لە بین بوو هەموو لاشمان خۆشحاڵ بووین بەوەی کە ئەمە ئەو ڕێککەوتنەمان کردووە لە پێناو یەکریزی کورد و هەمووشیان زۆر سوپاسی ئێمەیان کرد بۆ ئەو هەموو مرونەتەی کە پیشانماندا بۆ ئەوەی ئەو یەکریزیە تێک نەچیتن هەم لە بەغدا و هەم لە هەرێمی کوردستانیش موافقەتمان کردبوو لەگەڵیان و ڕێکیش کەوتبووین و خەڵکی تریشمان لە بین بوو بەڵام دوایی نازانم چۆن بە شێوەیەکی تر بردیان ئەوەی تر من بەڕاستی گوێم لێ نەبووە لە ئەنەکانی تر ڕەتیان کردبێتەوە ئەوە مەسەلەیەکە کۆمسیۆن زیاتر دەبێت پرسیار لەوان بکرێتن ئەوەی کە من هەتا ئێستا ئاگادارم ئەوەیە کە پرۆسەکە بە باشی بەڕێوە چووە و کۆمسیۆن خەریکن لە ماوەیەکی نزیکدا هەندێک لە نەتیجەکانیش ئەعلان بکەن بەڵێ کاگنی سوپان بڵێ سە شاوەستم لە کوردستان 24ەوە نەک هەرتۆ زۆربەی بەرپرسەکانی پارتی باز لەواکەن کەیکێتی ڕێکەوتنەکەی پێشێل کردووە بەپێی دوایین دەرەنجامەکان پارتی گەورەترین کوتلەی پەرلەمانی بێ لە پەرلەمانی کوردستان یەکێتی 22 بۆ 23 کورسیە گەێنێ ئەمە واکە ئێوە بەقەت ئەو 22 کورسێ تەعامل لەگەڵ یەکێتی بکەن ئەم پرسیارێکم پرسیاری دووەمەوەیە کە لە بەغدا جیا لەسەر کۆمار کۆمەڵیشی زۆر پۆست هەیە پارتی کام لەم پۆستانە وەرەگرێ ڕای ئێوە لەسەر عادل عەبدولمەهدی چییە کە ڕاست پێدراوە بۆ پێکێنانی حکوومەتی نوێ ئەگەر یەک پرسیاری دیکەش بکەم خەڵک پێشتر هەمویانیان ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێستا ئاڵێن ماڵە سپیەکانمان تەواو بۆ ڕۆژە ڕەشەکانمان خەریکە تەواو نابێت مەسەلەی مەعاش حکوومەتی نوێ توانێت عیلاجی بکات تێنەگەیشتن ماڵی ڕەش ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەو پارەی کە خەڵک کۆی کردبەوە لە کاتی بێموچەوی لە کاتی پاشکەوتە هەمووی سەرف کرد تقریبا کەی مەسەلەی موچە عیلاجە بێ خەڵک پرسیارەکەی وێ حکوومەتی تازا توانێ مە عیلاجکە خۆی بەنسبەت دکتۆر عادل عەبدولمەهدی ئێمە هەم وەکو پارتی و بە شێوەیەکی فەرمیش ئێمە پیرۆزباییمان لێی کردووە بە تەئکید دکتۆر عادل عەبدولمەهدی شایستەی ئەوەیە کە ئەو پۆستە هەبێ ئێمە لێرەوەش پیرۆزبایی لە جەنابی دەکەین و زۆر دڵخۆشین بەڕاستی تاریخیان دەینۆسین مێژوەیەکی زۆر دوور و درێژمان پێکەوە هەیە لەگەڵ یەکتر و پێمان وایە بە هەموو پێوەرێک دکتۆر عادل عەبدولمەهدی شایستەی ئەوەیە کە هەموو لایەک لە عێراق نەک تەنها کورد هەموو لایەنە سیاسیەکان پشتگیری بکەن بۆ ئەوەی لەو مهمەی کە ئێستا هەیەتی سەرکەوتوو بێ هەر لێرەوەش ئێمە تەمەنای سەرکەوتنی بۆ دەکەین و پێشم گوتووە کە هەموو دامێکی ئێمە هەیە بۆ ئەو مەوزوعە مەسەلەی ئایا ئێمە چۆن تەعامل لەگەڵ ئەوە دەکەین من عەرزم کردن برادەرانی یەکێتی ئەم ڕێگەیان هەڵبژاردووە ئێمە لە هەموو محەتەکانی پێشتر یەکێتیمان وەکو هاوبەشی خۆمان ئەوها حساب کردووە ئێمە چەند کورسیمان هەبوو لە پەرلەمانی پێشتر 38 کورسیمان هەبوو یەکێتی چەند کورسیوان هەبوو ئێمە 5 وەزارەتمان هەبوو ئەوانیش 5 وەزارەتیان هەبوو یعنی هەمیشە ئێمە تعاملی ئێمە لەگەڵ یەکێتی بەو شێوەیە نەبووە چەند کورسیان هەبووە هەمیشە بەو شێوەیە بووە یەکێتی بەنسبەت ئێمە وا بووە کە هێزێکی ئەساسیە هاوبەشی ئێمە هاوبەشی یەکترین و پێکەوە ئەم وڵاتەمان بەڕێ کردووە هەتا ئێستا یەکێتی ئەمڕۆ ڕێگەی تری اختیار کرد یەکەتی بەرەو سازان و اتفاق نەڕۆیشت یەکەتی بەرەو ئەوە چوو من دەنگم هەیە و ئیرادەی خۆم فەرز دەکەم لەسەر ئەم دەنگانە کەواتە ئەو مەجالەش دەبێ خۆ بەلایانی تریش بدرێتن کە دەڵێ ئێمنیش ئەوەندە کورسی زیادەم هەیە لەسەر ئەساسی کورسیەکان تەعامل دەکەن ئەنی ئەوە بۆ چوونێکە دەبێ ئەوانیش لە ئێمە قبولی بکەن لە هەرێمی کوردستان دوای ئەوەی ئێمە ئەو هەموو مرونەتەشمان پیشانیاندا ئەو هەموو تەنازلەشمان بۆیان کرد طبيعية دەبێ ئەم ڕێگە کارش تاوان خۆیان قبولی بکەن من پێم وایە بڕیاری خۆیان دیارە داوە کە پێیان طبيعية و دەبێ قبولی بکەن مەسەلەی ئەوە کاکە شتەکان نسبیە تۆ باسی معاش دەکەی بەڵام ئێستا لە کوردستان ئەمە چەند مانگێکە خەبەری تەلەڤیزیۆنەکان ئەوە نییە فڵان معاشەکان لە کاتی خۆیدا سەرف دەکرێت ئەو کاتانەی کە پێشتر ئێمە کێشەی گەورەمان هەبوو بەراورد لەگەڵ ئەو کاتە ئێمە ئێستا وەزعی کوردستان باشترە ئەوە معنە ئەوە نییە کە باشترە یعنی تەواو هیچ مشکلە نییە بەڵێ ئێمە هەمیشە بەراورد دەکەین دوای ئەو قەیرانە سەختانەی کە ئەم چەند ساڵە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە
من ئەو مستەڵەحە هەموو جار بەکار دێنم ئەڵێم ئێمە لە تونێلێکی تاریک بووین ڕووناکیمان لێ دیارە ئێستا من بەو هیوایەم کە لە ماوەی نزیکدا ئێمە بتوانین بە تەواوەتی لەم تونێلە دەربچین و ئیشەڵا هەم موچە و هەم ژیانی خەڵکیش بەرەو ئاسۆیەکی باشتر ببێت بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت هەیە منم لە ئاژانسی ئەنادۆڵ دەمەوە بپرسم هیچ بەرنامێکی هاوبەشی کوردی هەیە بۆ پێکردنانی حکوومەت لە بەغدا یان بەجیا حزبەکان دەچن لەگەڵ سەر وەزیرانی ڕاستپێدرا و کۆ دەبنەوە و لە بەرامبەردا کورد هیچ بەڵێنێکی وەرگرتووە جیا لە بەڵێنەکانی پێشووتر یعنی هیچ گەرانتیەک هەیە بۆ ئەو بەڵێنانێک کە وەرگرتووە جێبەجێ بکرێت ناوەڵڵا هیچ گەرانتیەک نییە بۆ هیچ شتێک ئەم وڵاتە وایە بەڵام تۆ دەبێ هەوڵی خۆت بدەیت من پێم وایە لە 2003 حتا دەگاتە ئێستا فترەیەکی زۆر باشە بۆ ئەوەی ئێمە هەردوو لامان چ بەغدا و چ کوردستان پێداچوونەوە بە شتەکانی خۆیان بکەن و ئەمڕۆ فرسەتێکمان بۆ هاتوتە پێش بۆ بەغدا بۆ هەرێمی کوردستان کە لەسەر ئەساسێکی نوێ دوور لەوەی کێ بە قووەتە و کێ زەعیفە و کێ چی هەیە و کێ لەگەڵە ئەوە نە لەسەر ئەساسێکی نوێ لەسەر ئەساسی دەستوری عێراق ئێمە ئەو فرسەتەمان بۆ هاتوتە پێش و تەجروبەش وەربگرین لەو غەڵەتانەی کە پێشتر کراوە لەو شتانەی کە پێشتر بووە و هەردوو لامان بەرەو ئایندەیەکی گەشتر هەم بۆ عێراق هەنگاو بنین هەم بۆ هەرێمی کوردستانیش لە چوارچەوەی عێراقدا کە من پێم وایە کورد پێشتر ڕائیشم وە بۆ و ئێستاش ڕائیم ئەوەیە بۆ هەر شتێک هاوبەشی ئستراتیجی ئێمە لە هەرێمی کوردستان بەغدایە و هیچ شتێک نەگۆڕاوە بەخوا پێش ئەحداسی پاریش پێش ڕفراندۆمیش هەر ئەو ڕائیەمان هەبوو ئێستاش ئەو ڕائیەمان هەیە و لە مستەقبەلیش ئەو ڕائیەمان دەبێ هیوادارم ئەو تەفەهومەش لە بەغدا بکرێتن و ئێمە بگەین بە حەلێکی مناسب زۆر سوپاس